زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 176 لاپەڕە 176 بابەتی گەشتیاری وەرزش و ڕۆشنبیریە. گەشتیاری وەرزش و ڕۆشنبیریە. جاران هاتوچۆ زۆر ناخۆش و نالەبار بوو. مرۆڤ زۆر ئازاری دەچێشت و گەلێک ماندوو دەبوو. تا ئێستا هاتوچۆ لە هەندێک وڵاتی دواکەوتووی دوور لە شارستانیەوە نەک هەرمایە هیلاکی و کەنەفتیە، بەڵکو مەترسیشی تێدایە و مرۆڤ تووشی گەلێک گێچەڵ و کارەسات دەبێت. بەڵام هاتوچۆی ئەمڕۆ وەک جاران نییە، بەڵکو گەشتیاری و خۆش ڕابواردنە. مرۆڤ بۆ ماوەیەک لە ئەرک و سەرقاڵی ڕۆژانە دوور دەکەوێتەوە بۆ ئەوەی بایەکی باڵی خۆی بدات و بحەسێتەوە. ئینجا لەو سەرەوە بە گیانێکی نوێ و ئارەزوویەکی تەواوەوە دێتەوە سەر کار و کاسبی خۆی. هەر لەبەر ئەمەیە کە دەبینین ئەمڕۆ دەستکورت و کەم دەرامەتەکانی ئارەزووی گەشتیاری دەکەن. دەبوایە نووسرا بە کەم دەرامەتەکان، لێرە تۆزێک ئەو ئیە هەڵەیە پێویست ناکە. دەستکورت و کەم دەرامەتەکان ئارەزووی گەشتیاری دەکەن. ئەمڕۆ هەر کەسێک ئارەزووی گەشتیاری کرد مەرج نییە دەوڵەمەند بێت. ئەوە تا دەستەیەک لاوی تازە پێگەیشت و پەیدابوون گەشتەکەیان هەر ئەوەندەی تێدەچێ کە لە ماڵی خۆیاندا دەیخۆن و لایان وایە کە گەشتیاری هونەرێکی جوانە. سەیر دەکەیت لە وڵاتێکی وەکو نەمسا یان ئەڵمانیا، قوتابی بە پێ یان بە سواری بایسکل وڵاتان دەگەڕێن. مەگەر کاتێک سواری فارگۆنی ژمارە 3 یان 4 شەمەندەفەر ببێت کە پارەیەکی مۆڵی پێبێت لە هەر شوێنێک شەوی لێداهات دەست دەبات، جانتاکەی دەکاتەوە و چادرا بچکۆڵە قەت کراوەکەی دەردەهێنێت و هەڵی دەدات و لە ژێریدا دەخەوێت. خۆ ئەگەر وای نەکرد لە خانێکی بچووک یان لە کادانی ماڵە جوتیارێکدا ڕۆژ دەکاتەوە. ئێستا باشم لەبیرە کە یەکەم جاری خەوتنی ناو کادانم لە گەشتیاری ئەو جارە بوو کە چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵ دەستەیەک قوتابیان و دەرچوانی زانکۆکانی ئینگلتەرا چووین بۆ وڵاتانی ئەسکەندەناڤیا. کادانێکی گەورەیان لە ناوەڕاستی کێڵگەیەکدا پیشانداین. کادانەکە لە تەختە دروست کرابوو، کارەباشی تێدا بوو. کە چووینە ناوەوە هەر یەکەمان دەستمان کرد بە کۆکردنەوە و جێگا خۆشکردن. جێگای خەوتنێکمان دروست کرد گەرم و گوڕ و خۆش. ئیتر بۆ خۆمان تا بەیانی لێی خەوتین. خەوێکی قوڵ، بەیانی کە لە خەو هەستاین، لە خەو بۆمان
دەرکەوت کە هەموومان خرب خەومان لێکەوتبوو کەسمان خەبەرمان نەبوو بۆوە. ئینجا کە لە کادانەکە هاتینە دەرەوە دانیشتوانی ئەو شوێنە قسەی خۆشیان لەگەڵدا کردین و ڕێزیان لێناین. وەنەبێت لەو وڵاتانەدا هەر کادان دەستکەوێت و ئیتر هیچی تر، بەڵکو گەلێک شوێنی تر بۆ حەسانەوە و خەوتن بەدەست دەکەوێت، وەک شوێنی ئەو قوتابیانەی کە هاوینان دەگەڕێنەوە ناو کەس و کاری خۆیان، یان وەک شوێنی کەشتیوانەکان کە بە کەشتی دەڕۆن و شوێنەکانیان بەجێ دەهێڵن و بە بەتاڵی دەمێننەوە. ئەمە جگە لەوەی لە دێهات و شارە بچکۆڵەکانیشدا شوێنی خەوتن چنگ دەکەوێت. کەواتە دیارە ئەو نووسینە یەکەک نووسیتی کە بەخۆی خەڵکی ئەوروپایە، ئینگلتەرایە و جەبزانە چێندەرە کە سەردانی وڵاتانی ئەسکەندەناڤیای کردیە و یەکەکی گەنجە خوێندکارە باز دەکا کووە. ئێستا با تەمەشاکەین بزانین هێشتاش مایە تۆزەک ببورن. ئەگەر گەشتیارێک ڕێی بکەوێتە یەکێک لەو شوێنانە، ژوورێکی خاڵی لە ماڵێکدا دەدۆزێتەوە و بە پارەیەکی کەم بەکرێ دەیگرێت. گەشتیاری هەلێکە دەبێت لە کیس نەدرێت و هەر دەرفەتێکمان دەستکەوت دەبێت بچین بۆ گەڕان و جیهان ببینین. بەهۆی گەشتیاری فێری زۆر شت دەبین. کاتێک گەشتیار سوود لە گەشت و گەڕان و هاتوچۆ وەردەگرێت کە ڕۆشنبیر و وریابێت، نەکوا بزانێ کە بە پارەی زۆرەوە دەتوانێت سوود وەربگرێت و فێر ببێت. ئێستا ڕاوەی پەیوەکان بزانین. هەندێک وشە هەبوو ڕەنگە ئاسان نەبی بزانین بە مانایان چییە. کەنەفت واتە ماندوو، گێچەڵ واتە گرفت و کێشە، کارەسات ڕووداوی ناخۆش، سەرقاڵە واتە ئیشی زۆرە و پڕ ئیشە، دەرفەت واتە دەلیڤە، فرسەت، بوار، هەل، گەشتیار واتە گەڕۆک، مۆڵ لێرە بە واتای زۆر، خان شوێنی حەوانەوەی ئاژەڵ، خاڵی واتە بەتاڵ. ئێستا بزانین چمان لێ دەپرسن. گفتوگۆ. پرسیاری یەکەم: بۆچی جاران هاتوچۆ ناخۆش بوو؟ بۆچی جاران هاتوچۆ ناخۆش بوو؟ لێرە نووسرا بوو چونکە مرۆڤ ئازاری دەچێشت و گەلێک ماندوو دەبوو، بەڵام لەبەر چ؟ لێرە نووسرا لەبەر چ ناخۆش بوو؟ با تەماشایەکی بکەین. بۆچی جاران هاتوچۆ ناخۆش بوو؟ ڕەنگە لەبەرەوەی ئەوەی ڕاستیبی بەخۆی دەبی وەڵامەکە لەو تێکستەی هەبی، نابی ئەمن لە خۆمەوە وەڵامەکی بین و بنووسم، بەڵام نەیان نووسێ لەبەر چ ناخۆش بوو، هەر نووسیتیان مرۆڤ ئازاری دەچێشت، ماندی دەبوو، لەبەر هەندێ ناخۆش بووە ڕەنگە، یان هەندێک جار ڕەنگە ناخۆشیەکەی لەبەر ئەوە بی مەترسی تێدا بووە، مرۆڤ تووشی کارەسات دەبوو، ڕەنگە ئەو شتانە بنووسین. پرسیارەکەی پاشی ئەو: پرسیاری دوو: ئێستا بەهۆی چیەوە دەتوانین بە ئاسانی هاتوچۆ بکەین؟ لەبەر چ ئێستا ئاسانە؟ بەهۆی چ ئاسان بووە؟ ببورن. چی لێ هات؟ ئێستا بزانین لەبەر چ ئاسانە.
تۆزێک بسڕمەوە ئێرە بزانم وەڵام هەیە یان نییە. ئێستا ئاسانیەکە بۆ ئاسانە. هاتوچۆی ئەمڕۆ وەک جاران نییە، گەشتیاری خۆشە، گەشتیاری وەکو ڕابواردن وایە، بە گیانێکی نوێ. ئەوەی ڕاستیبی لەبەر چ ئێستا ئاسانە نازانم، ڕەنگە لەبەرەوەی ئێستا هۆیەکانی گواستنەوە ئاسانتر بی، یان لەبەرەوەی ئێستا هەتا ئەگەر پارەشت زۆر نەبوو، کەم دەرامەتیش بووی، بتوانی گەشت بکەی بۆ وێنە بە بایسکل یان بە پێ، بەڵام لەبەر چ پێشان نەمان دەتوانی بە پێ؟ ئەوە ڕەنگە وەڵامەکی باش نەبی. یان ئێستا ڕەنگە بتوانی سواری شەمەندەفەر بی لە فارگۆنی، نازانم مەبەستیشیان فارگۆنی چوار مانای چییە، واتە ڕەنگە جێیەکە لەو باشانە نەبی، بە شەمەندەفەر ڕەنگە هەرزان بی، ئەگەر ئەوهابی مەبەستەکەیان. ئەوەی ڕاستیبی پرسیارەکان هەموو جارێ وەڵامیان نییە، بەڵام ئەمن دەتوانم لە خۆمە وەڵامەکی بنووسم، هەرچەندە ئەوە شتێکی باش نییە. ئەگەر هاتو نووسراو هەبوو، پێویستە ئەمن لە نووسراوەکەی وەڵامی گونجاو ببینمەوە، بەڵام لێرە گفتوگۆ دەتوانین بکەین، هەر کەسە شتێک دەنووسی و بە بۆچوونی خۆی وەڵامە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری سێ، بۆ ئەوەی بتوانین هاتوچۆ بکەین بچین بۆ گەشتیاری، ئایا مەرجە دەوڵەمەند بین؟ نووسرابوو لەو نووسراوەی مەرج نییە، چونکە دەتوانین هەر بەو پارەی کە بە خۆمان بەکاری دەینین و خەرجی دەکەین، ئەگەر گەشت نەکەین، هەر بەو پارەی نووسرایە دەتوانین گەشتەچی بکەین. ئەگەر بە گەشتەکە بە بایسکل و بە شەمەندەفەڕی هەرزان بوو، وا لە جیاتی چوون بۆ میوانخانەی گران دەتوانین بچی لە کادینی ماڵێک لە گوندەک بەکرێ بگریر، یان ڕەنگە هەر بە پارەکی زۆر زۆر کەم بی، کاتە مەرج نییە دەوڵەمەند بی. پرسیاری چارەم، چۆن لاوی تازە پێگەیشتوو لە ئەوڕۆپا دەتوانن بە پارەیەکی کەم بە ئارەزووی خۆیان بگەڕێن؟ نووسرابوو کە دیسان دووبارەی بکەمەوە کە دەتوانن بە پارەیەکی کەم، چونکە ناچنە شار، ڕەنگە دەچنە گوندەک لە گوندەکان و دەرەوەی شاریان لە کادینێک دەنون، هەرچەندە جێیەکە لە کای دروست کرایە لە جیاتی چارپایە و شتێوها، و ڕەنگە بایسکلی خۆیان بەکاربینن، چادرەکی گچکە لە ناودانێن، لە چێ بیانەوێ چادرەکەی هەڵدەن و بنون، و ڕەنگە لەبەر ئەو هۆیانە بی کە ئاسانە و ئاگرەکی بکەنەوە و شتەکی دروستکەن بە خۆیان. بەڵام ئەوە لە کتێبەکەی نەبوو ئاگرکردنەوە شتیوە، بەڵام چادرەکی گچکۆڵەیان هەیە و بەکاری دەینن. پرسیاری پێنجەم، ئایا لەم وڵاتەی خۆت گەڕاویت؟ ئەگەر گەڕاوی لە گەڕانەکەت هەر خۆت بە تەنها بوو یان لەگەڵ خەڵکی تردا بوو؟ پرسیاری شەشەم، ئایا دەتوانی لەگەڵ هاوڕێکانتا بۆ چەند ڕۆژێک بە پارەیەکی کەم بۆ گەشت و گەڕان بە شوێنێکی نزیک بچی؟ بۆ شوێنێکی نزیک بچی؟ و پرسیاری هەفتەم، ئەگەر تا ئێستا نەچوویت، ئایا دەتوانی بەم نزیکانە بچی؟ ئەو سێ پرسیارانە هەتا ڕادەیەک پرسیاری گرنگن. لەبەر چ گرنگن؟ لەبەرەوەی گرنگ نینە لەبەر جۆری پرسیارەکەی، بەڵکو گرنگن هەتا خوێندکار دەستی لە نووسین ڕابێ. زۆر زۆر باشە خوێندکار بە کوردی بنووسی. پێش هەموو شتێک ئەمن لێرە باسی ئەوەی دەکەم، پێویستە لەسەر هەموو خوێندکاران تەختەکلیلێکی کوردیان هەبیت. تەختەکلیلی کوردی
هەندێک جار ڕەنگە ئاسان نەبی دابگری، بەڵام پێویست ناکات دای بگری، تەنیا لە گوگڵ دەنووسی کوردیش کیبۆرد بۆ وێنا، هەتا ئۆنلاینیش ئەگەر نەبی کێشە نیە، کوردیش کیبۆردەچی دەنووسی بەدەیان کیبۆردێ. بەڕای من ئەوە کیبۆردەچی باشە. لێرە وەکو دەبینن کلیک لەسەر ئێرە دەکەین، ئەوجە لێرە ئەتوو دەست پێ دەکەی دەنووسی، هەتا ئەگەر تەختەکلیلی ئێرەت وەکو دەبینن کوردیش نەبی، بەخۆی کە دەنووسی بە کوردی دەینووسیتن. وەکو بۆ وێنە ئەگەر بمەوێ بنووسم کورد، کورد، بەخۆی دەنووسیتن، کاتە پێویست ناکە ئەمن هەمیشە تەختەکلیلی عەرەبی بەکاربین و وشەکان بە عەرەبی بنووسم و هیچ نەجوانە نەباشە زمانی خۆمان بشێوێنین. نابی ئەو شتەی هیچ کات بکەین، هەتا لە کاتی ئەو کۆمنتانەی لۆ منیش دەنووسن، زۆر کەس ئەوها بە تەختەکلیلی عەرەبی دەنووسی کە بەداخەوە ئەمن هیچ پێم ئیشەکی زۆر زۆر خراپە، چونکە ئەوەی ڕاستی بی تەنیا لەو بەشە گچکەی کوردستانی گەورە کە باشووری کوردستانە لۆمان هەیە بە کوردی بنووسین و بخینینەوە. لە هیچ بەشەکانی دی کەس لۆی نییە بە کوردی بخینی و بنووسیتەوە، نە لە خوێندنگە و نە لە هیچ جێیەک. کاتە ئەو بەشەی کوردستان کە لۆمان هەیە بە کوردی بخینین و بنووسین لە بەرچ کە تەختەکلیلی کوردی هەیە، لە بەرچ بە عەرەبی تەختەکلیلی عەرەبی و زمانەکانی دی بەکاربینین کە 10-12 پیتی کوردی لە ناویان نییە. هیچ کەس هیچ ملەتە کە تا ئێستا ئەوها زمانی خۆی ناشێوێنی وەکو ئەوەی کە کوردەکانی بە تایبەتی باشووری کوردستان لە هەموو فەیسبوک و لە هەموو کۆمنتەکان ئەگەر 10 کەسی بگری 1 کەس بە تەختەکلیلی کوردی نانووسی. ئەوە هەڵەکی زۆر زۆر گەورەیە. نە کوردی فێربوون فێر دەبین، نە نووسینی باش فێر دەبین، نە چاومان بە پیتی کوردی دەکەوی. کاتە ئەو تەختەکلی لە هەموو پیتەکان هەیە، دەست پێ بکە بنووسین بە زمانی کوردی. ئەو پیتانێکە ئەگەر نان نییە، ئەگەر تەختەکلیلەکە کوردی نەبی. و هەروەها زۆر شتێکی خراپە لە کاتی کە گوگڵ توێژینەوە دەکات، دەیەوێ بزانی چەند کەس بە کوردی دەنووسی، دەبینی زۆر زۆر کەمن لۆ، چونکە خەڵکەکان زۆرن بەڵام تەختەکلیلەکان کوردی نینە، ئەویش هیچ گوێیان پێ نادا. کاتە هیوادارم ئیدی هیچی دی بە هیچ تەختەکلیلەکی نەنووسی، هەتا بە لاتینیش نابە کوردی. ئەوجا ئێستا کە تەختەکلیلەکەت هەبوو، دەست پێ بکە وەڵامی ئەو پرسیارانە بدەیەوە. وەڵام دانەوەی پرسیار خوێندکاری ژیر هیچ مەرج نییە وەڵامەکە وەڵامی ڕاست بی، چونکە لێرە ئەو وەڵامانە هەر لۆ ئەوەیە قسان بکەی، هەر لۆ ئەوەیە نووسین بنووسی، لۆ ئەوەی نییە توێژینەوەت لەسەر بکەن بزانی چەند کەس سەفەری کردیایان نا. کەواتە هەرچ دەنووسی بنووسە، هەتا ئەگەر نەش گەڕابی، بۆ وێنە بنووسە گەڕایمە، باسکە کوو گەڕای، ئەمن لێرە تۆزەک ڕوون دەکەمەوە کوو دەست پێ بکەی. ئەوەش سەفەرکردن بە شەمەندەفەر فارگۆنی سێم، واتە زۆر زۆر لەو باشانە نیە. ئەوەی ڕاستی بی زۆر خەڵکەکی زۆر هەیە و هەندێک کەس هەرجێشیان نییە دانیشن. کاتە لە کاتی نووسینەکەی کوو دەنووسی، یەکەم جار ئەگەر بتەوێ باسی نووسینەکی بکەی لەسەر گەشت، بۆ وێنە دەبیئەت و سەردێڕەکەت هەبی، ناونیشانەکەت هەبی، بۆ وێنە دەنووسی گەشتێک بۆ ناوچەی باڵەکایەتی، یان دەنووسی هەفتەیەک لە مێرگە سۆر، یان هەر شارەکی دیکە بوو، یان دەنووسی سەردانی ماڵی نەنکم،
ماڵی خاڵم، ماڵی باپیرم، یان دەنووسی بۆ وێنە گەشتێک بۆ ناوچەی هەورامان، یان دەنووسی سەیرانگەی سەر چنار، یان دەنووسی هاوینە هەواری شەقڵاوە، یان دەنووسی سەفەرەکەمان بۆ باکووری کوردستان، یان گەشتەکەمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، یان چوونمان بۆ ڕۆژئاوای کوردستان. کاتە ناونیشانە چی هەڵدەبژێری و نووسینەکەت لەسەری دەنووسی. پاشان بیر دەکەیەوە دەبی وەڵامی ئەو پرسیارەی بدەیەوە کەی، واتە کەنجی سەفەرەکەت گەشتەکەت کرد. کاتە یەکێک دەنووسی بۆ وێنە هەفتەی ڕابردوو چوین بۆ شارۆچکەی ڕانیا، یان لە کاتی جەژنی نەورۆزی ساڵی 2018 چوین بۆ سەیرانگەی ئەو شتە، یان لە مانگی نیسان گەشتێکمان کرد بەرەو تاڤگەی بێخاڵ، یان زستانی ساڵی 2020 چوین سەردانی ماڵی پورم، یان مانگێک پێش کرانەوەی خوێندنگە چوینە هاوینە هەواری سۆلاف، یان لە بەهاری 2019 یان پاییزی ساڵی پار. ئەوجە بزانە کو وەڵام دەدەیەوە، وەڵام بدەوە بە جۆرەك لە جۆرەکە، بێگومان نابێ بنووسی کەی، بەڵام هەمیشە کەی هەبی واتە کات هەمیشە باشە هەبی. پرسیاری دووەم لەگەڵ چێ چووی؟ بۆ وێنەیەکێک دەڵێ من و ماڵەوەمان هەمومان گەشتێکمان کرد بۆ دەریاچەی وان، یان من و ماڵی دراوسەیەکی نزیکمان ساڵی پار، یان دایکم و باوکم و من و براکانم، یان من و براکان و خوشکەکانم، یان من و هاوڕێیەکم و دایکی هاوڕێیەکەم، یان لەگەڵ ماڵی خزمێکمان، یان لەگەڵ ماڵی خاڵم، یان لەگەڵ کچەکانی پورم. بزانە کو دەینووسی لەگەڵ چێیان بەتەنیا. ئەوجا کوێ چوویە چێندەر جێەکەی لێرە دەڵێ بۆ وێنە چوینە گوندی کەس نەزان، یان چوینە گوندی بەحرکە، یان چوین بۆ شاری کەرکووک بۆ گەڕەکی ئەو گەڕەکەکەی دەڵێ، یان شاری ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان، یان چوینە زۆزانە سۆلاف، یان چوینە شارۆچکەی ڕانیا، یان چوینە هاوینە هەواری دووکان، یان چوینە شاری سلێمانی، یان چوینە شاری چەمچەماڵ. ئەوجە بزانە چێندەرە، یان هەندێک جار هەر لە ناو شارەکەی خۆت گەشتە چی دەکەی، ئەوەش هەر دەبی چوینە بازاڕی ئەو بازاڕە ناوەکەی بازاڕەکەی دەڵێ، یان قەڵاتی ناوی قەڵاتەکەی دەڵێ، یان پارکی ناوی پارکەکەی دەڵێ، کەواتەش مەرج نییە، یان سەیرانگە مەرج نییە گەشتەکە زۆر دوور و درێژبی، هەندێک گەشت بە پێیە، هەندێک گەشت بە بایسکلە. ئەوجە بەچی وەڵامی بەچیەکەش دەدەیەوە، بە ئۆتۆمۆبیلی خۆمان، یان بە ئۆتۆمۆبیلی دراوسێکەمان، یا بە ئۆتۆمۆبیلی ماڵی مامم، یان بە ئۆتۆبوس، یان بە تاکسی چوین، یان بە دووچەرخە و بایسکل، یان بە پێڕۆیشتین، یان بە سواری ئەسپ. بزانە بە چ چووی، یان بە فڕۆکە بێگومان ئەگەر چووبیا باکووری کوردستان یان ڕۆژهەڵات بە فڕۆکە چووی 100%. کاتە هیچ مەرج نییە، هەرچ بنووسی هەر ڕاستە و هەر باشە. ئەوجا چەند لەوێ مایەوە باز دەکەی هەموو هاوینەکە لەوێ مامەوە، باز دەکەی تەنیا 3 ڕۆژ ماینەوە، باز دەکەی 2 هەفتە لەوێ ماینەوە، باز دەکەی 1 مانگەکەش هەڵە نووسێ ببورن 1 مانگ لەوێ ماینەوە، باز دەکەی تەنیا چەند کاژێرێک لەوێ ماینەوە ئەگەر هەر لە ناو شارەکەی خۆت بی، یان هەموو پاش نیوڕانەکە لەوێ ماینەوە، هەموو ئێوارەکە،
یان شەویش لەوێ ماینەوە لۆ بەیانی هاتینەوە بزانە کوو باس دەکەی. ئەوجا باز دەکەی چت کرد لەوێ بۆ وێنە چوین بۆ لای پزیشک و نەشتەرگەری لەگەڵ ماڵی نەنکم چوە لای پزیشک بۆ وێنە یان سەردانی ماڵی خزممان کرد یان چوم بۆ کڕینی بۆ وێنە جلوبەرگ و پۆشاک و هەندێک کەس دەچن زێڕی دەکڕن هەندێک کەس دەچن شتی ناو ماڵێ دەکڕن هەندێک کەس دەچن بۆ ئاهەنگ جێڕان و شای و هەڵپەڕکێ هەندێک کەس دەچن لۆ سەرەخۆشی و ئەو شتانە پرسە هەندێک کەس دەچنە سەیران و چوونە دەر و دەشت لە کاتی جەژن و جەژنی نەورۆزی پیرۆز و ئەو شتانە کاتە چت کرد باس دەکەی چت کرد کەش و هەوایەکە کوو بوو باس دەکەی ڕۆژەکە چ ڕۆژەک بوو هەندێک جار باران دەباری هەندێک جار ڕۆژ دەردەکەوت بۆ وێنە ئەگەر چەند ڕۆژێک مابیەوە یان دەڵێ زۆر گەرم بوو پلەی گەرمی دەگەیشتە 45-46 یان هەوایەکە زۆر فێنک بوو ئاو هەوایەکی زۆر خۆشی هەبوو یان زستانەکی سارد بوو بەفر دەباری یان پاییز بوو گەڵا دەوەری و بایەکی زۆر ڕەشەبای دەهات باس دەکەی کوو بوو ئەوجە باس دەکەی لێرە باسی هەستەکانی خۆت دەکەی هەستت بە چ کرد هەستت کرد گەشتێکی زۆر ماندی کردی هەستت کرد جەیەکە جەیەکی زۆرت حەز لێ نەبوو یان هەستت کرد جەیەکی زۆر زۆر خۆش بوو زۆر شت فێر بووی چاوت بە زۆر خەڵک کرد هەستت کرد هێشتاش ببینەوە لەوێ لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ دایک و باوکت یان هەستت کرد بە تەنیا چووی بیری ماڵەوەت دەکرد بزانە هەستت بە چ کرد باسی هەستەکانی خۆت بکە باسی خواردنەکەی بکە خواردنەکە کوو بوو ئایا خواردنەکە هەمان ئەو خواردنە بوو لە ماڵێ دەخۆی یان خواردنی دیکە بوو کە ڕانەهات بووی پێت خۆش نەبوو یان زۆر پێت خۆش بوو بەیانیان چیان دەخوارد باس بکە نان و ماست بوو نان و پەنیر بوو هەنگوین بوو جیز بوو شامینۆک بوو یان گۆشت بوو یان هەر نان و چا بوو یان قاوە بوو بزانە کوو بوو پاشان باس کە جلوبەرجی خەڵکەکەی کوو بوو ئایا هەمان جلوبەرگ بوو کە ئەتوو لەگەڵە خۆت بردبوو یان دەبوایە جلوبەرجی هاوینە ببەی زستانت بردبوو یان جلەکانت کەم بوون کە پیس دەبوون نەتدەزانی کوو بیان شوی باسکە خەڵکەکە کوو بوو ڕویان خۆش بوو یان زمانیان وەکو زمانی تو بوو ئایا زمانی خەڵکەکەت دەزانی زاراوەکان تێدەگەیشتی تێنەدەگەیشتی کەواتە دەست پێ بکە بە نووسین هەتا نووسینت باش بی هەتا سبەی یان لە دوا ڕۆژ ڕەنگە بتەوێ ببی بەنووسەر کاتە لە ئێستاوە دەست پێ بکە بەڵام لەبیرت نەچی بە تەختە کلیلەکی کوردی لێرە ئەمن دێمە کۆتایی ئەوانەیە هاتمە کۆتایی و لێرە ڕادەوەستم و هەتا وانەیەکی نوێ هەر بژی